مهربان. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. خۆشەویستەکان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکانە ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە ئەچینە سەر بابەتێک یان هەندێک بابەت لەوانەی کە قەدەغەی لێکراون لە ناو مزگەوتەکانە. لە ڕاستیە ئەم بابەتە زۆر گرنگ بوو، بۆیە حەزم کرد ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە ئاماژەی پێ بکەین. ئێمە زۆر قەدەغەکراو هەیە لە ناو مزگەوتەکانە، بەڵام ئێمە ئیهمالمان کردووە بەڕاستی، ئێمە گوێی پێ نادەین. بۆیە حەزم کرد لە شەوێکی ئاوا قەرەباڵخە عەرزی بەڕێستانی بکەم ئینشا الله تعالى. هەندێک ئەحادیثی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم لەو بارەوە بخەمە پێشی چاوی جەنابتان، تا بەڕێستانیش بە تایبەت خوشکە بەڕێزەکان کە ئەبێ ئێستا ئەوانیش گوێ بگرن لە وتارەکەی ئێمە. ئەو خوشکە بەڕێزانە زۆر جار مخالەفاتی سەیر و سەمەرەیان لێ ئەبەسینەوە کە لە ناو مزگەوتە ئەیکەن. بۆ نمونە ئێستا تۆ هاتووی بۆ لەیلەتول القەدر، هاتووی بۆ نمونە دانیشتووی شەوی قەدر زیندوو بکەیتەوە بە عیبادەت، بە تاعات، بە قورئان خوێندن، بە زیکرکردن. یعنی زۆر 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 نابەجێ ئێستا تۆ دانیشتبێتی لە خەریکی ماسنجەربی نامە گۆڕینەوە لەگەڵ برادەرەکان و هاوڕێکان و ئەمانە، یا دانیشتبێتی خەریکی ئەلعاببی یان خەریکی خۆمەشغوڵکردن بە مۆبایل و ئەو بەزم و بالۆرانەوە. لە ڕاستیە ئەمە شتێکی زۆر زۆر نابەجێ، زۆر زۆر ناڕێکە. یا دانیشتبێتی دەمەتەقێ بکەی، یعنی بەڕاستی ئەمە ئەو پەڕی مخالەفەیە لەگەڵ ئادابی ناوی مزگەوتە. جا زۆر شت هەیە لە ناو مزگەوتە بەڕاستی ئێمە پێی نازانین یا ئیهمالمان کردووە. حەزەکەم ئەمڕۆ هەندێکیتان لەو بارەوە هەندێک ئەحادیثتان بخەمە پێش چاو، تاوەکو بەڕێستان بەرچاوڕوون بن. هەر کەسێک گەیشت پێی و گوێی نەگرت خۆی تاوانبارە، گەیشت پێی و جێبەجێی نەکرد خۆی تاوانبارە. جا ئەبێ ئاگادار بین ئینشاء الله تعالى. ئەنەسی کوڕی مالک ئەیگەڕێتەوە بۆمان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: البصاق في المسجد خطيئة وكفارتها دفنها. ئەم حەدیثە متفق عليه، واتا بخاری مسلمیش گەڕایونەتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ تفکردن لە ناو مزگەوتە گوناحە، تاوانە. يعني گوناح و تاوان مەبەست ئەوەیە کە یعنی ئینسان پێی گوناحبارە بێ و خوا محاسبەیەکا لەسەری. ئەی کەفارەتەکەی چییە؟ ئەوەیە کە پاکی کەیتەوە، دەفنی کەیت. دیارە دەفنکردن بۆ زمانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، چونکە مزگەوت لەو کاتە خۆڵ بووە، تۆزێ چاڵیان نەکرد و بانیان ئەدا. بەڵام ئێستا مزگەوتی ئێستا فەرشە، مزگەوتی ئێستا کاشیە، مزگەوتی ئێستا ناو حەوشەکەشی سەبە. ئەی خۆ ناکرێت تۆ تف بخەیتە زەوی، یان بەڵغەم بخەیتە زەوی، یان دوو لە ڕووی جەنابتان چڵم بخەیتە زەوی و ئەمجا ئەوانش لە ڕاستیە هەروە پێی بنەی پیا و یان مەسەلەن ئیهمالی کەی. لە ڕاستیە ئێستا ئەبێت پاک بکرێتەوە، ئەبێ ئەگەر وەشۆردن پێویست بکە بشۆررێ، بە کلێنس و ئەمانە پێویست بکە ئەبێ لا ببرێ، یعنی ئەبێ پاک بکرێتەوە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بفەرمێ تفکردن کە تف لە هەمووی پاکترە، لە بەڵغەمەکەش پاکترە، لە چڵمەکەش پاکترە، لە میز و پیسەکەش پاکترە. ئەمە گوناح بێ، ئەوە کانتر زۆرتر گوناحن، ئەی ئەمە ئەبێ لا ببرێ، ئەوە کانتر ئەبێ بشۆررێ. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و تووشی ئەو گوناحەنەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەو ڕۆژەمان بۆ ئەکا کە خوای تەعالی زۆر شتی بە پێغەمبەر، زۆر ئەعمالی ئومەتەکەی پیشانی پێغەمبەردا ئەفەرمێ یەکێک لە عەمەلە خراپەکانی ئومەتەکەم کە پێم پیشان درا لە ڕۆژی قیامەتە، یەکێ لە عەمەلە خراپەکانی ئەفەرمێ ووجدت في مساوئ أمتي النخامة تكون في المسجد لا تدفن. يعني تف بەڵغەم چڵم ئیتر وشک بێ یان تەڕ بێ فرە درابێ لە ناو مزگەوتە دەفن نەکرابێ، پاک نەکرابێتەوە. ئەمە یەکێک لە تاوانی ئومەتەکە من کە پێم پیشان دریاوە، لە ڕۆژی قیامە محاسبەی لەسەرە. بۆیە بێ ئینسان ئاگادار بێ،
زۆر کێشەیە ئێستا هەنێک کەس مناڵ دێنن بۆ مزگەوت لە ڕاستیە مناڵەکە هیچ نازانێ لە ناو مزگەوتە میزەکاتە ناو مزگەوتە زۆر عەجیبە یعنی زۆر سەیرە ئەمە لەگەڵ چیە نازانم لەگەڵ چی ئادابێکە ئەگونجێ چۆن ئەبێ مەساجدی خوا ماڵی خوایە ئەمە تۆ لە ماڵەکەی خۆتە ڕازی نابی دایبی و حەفازە و شت بۆ مناڵەکان ئەبەسی ڕازی نابی فەرشەکە پیس بێ بەڵام دی لە ماڵەکەی خوایە کە ئەو شوێنەی کە خەڵک سوژدەی تیا ئەبا ئەو شوێنەی کە خەڵک ڕکوع و قورئان خوێندن و ئیعتیکاف و ذکر و دوعای تیا ئەکا یعنی تۆ تێی لەو شوێنە مەجال ئەدەی مناڵەکەت بێت لەو شوێنە میز بکە ڕاستیە زۆر سەیرە نابێت بە هیچ شێوەیە خۆشەویستەکان ئەبێ ئاگامان لێی بێ من زۆر ئێستا زۆر جەخت دەکەم کە ئەبێ خوشکان گوێرم قسانە بگرن ئەمە نەسیحەتی خوایە و نەسیحەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئێوە زۆربەتان لە ئادابی مزگەوت بێبەشن نازانم هۆکارەکەی ئێمەیە کە پێتانمان نەگەیاندووە هۆکارەکەی باوک و برا و کەسەکانتانن کە کەم مەجالتان ئەدەن بێ بۆ مزگەوت یا هۆکارەکەی خۆتانن گوێ ناگرن خۆ ئەمڕۆ نەهاتنیش بۆ مزگەوت لە ماڵەکانە هەمووتان تەلەڤیزۆنی باش و قەناتی باش هەیە ئەتوانن گوێ لەو قەناتانە بگرن دیارە کەم تەرخەمەکە لە هەموو تەرەفەکانەوەیە عایشەی دایکی ئیمانداران عایشە خانەوادەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دایکی ئیماندارانە بە نەسی قورئان خوای لێ ڕازی بێ کچی ئەبوبەکری سدیقە خوا لە ئەبوبەکریش ڕازی بێ ئەو بۆمان ئەگەڕێتەوە لە حەدیثێکە کە هەر متفق عەلەیهیە بوخاری مسلم ڕیوایەتیان کردووە ئەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بە دیواری مزگەوتەکەەوە شتێکی بینی حتا ئەفەرمێ شتەکە نازانم چڵم بوو تف بوو بەڵغەم بوو نازانم مشکۆ بوو بۆ دیواری مزگەوتەکەەوە ها جار وایە ئێمە شتێکە ئەیساوینە مزگەوتە ئەیساوینە دیوارێکە یا ئەیساوینە شتێکە ئالەم شێوازە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بەبەر چاوی ئەصحابەکانەوە هەڵسا بە نینۆکی مبارەکی وەراندی ئێمە ئەبێ بە عەمەلی شوێنی پێغەمبەری خوا بکەوین صلی الله عليه وسلم ئێمە بەس ئەوە حەساو نییە ئیدعا بکەین ئێمە شوێنی پێغەمبەر کەوتوین نا ئەبێ بە عەمەلی تۆ مسلمانی هاتووی ئەم شەو خێرت دەستکەوێ لەسەر ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچیتە بەهەشتەوە دەیفەرموو تەماشاکەن بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چیەکە خۆی هەڵیەگرێ ناڵێ ئەمە من پێغەمبەرم من سەرکردەی مسلمانانم چۆن ئەبێ بڕۆم چڵم پاکەمەوە چۆن ئەبێ بڕۆم بەڵغەم لابم چۆن ئەبێ بڕۆم تفێک لادەم نا خۆی بە کەسیش ناڵێ خۆی جێبەجێیەکە ئێمەش ئەبێ هەر یەکێکمان کە خۆمان بەر شوێن کەوتوی پێغەمبەرە زانی ئەبێ بە عەمەلی هەڵسین بە پاکردنەوەی مزگەوت پێغەمبەران خادمی مزگەوت بوون خزمەتکاری مزگەوت بوون خوا بە ئیسماعیل و بە ئیبراهیم ئەفەرمێ ماڵەکەی خوا پاککەنەوە بۆ نوێژگەران کە دێنە مزگەوتەوە ماڵەکەی خۆیان بۆ پاککەنەوە ئەن طەهیرا بەیتیە ماڵەکەی من للطائفین والعاکفین والركع السجود ئەوانەی کە تەوافەکەن بە دەور ماڵ خوایە چونکە ئیبراهیم و ئیسماعیل کەعبەیان بینا کرد ماڵەکەی من پاککەنەوە بۆ کێ بۆ ئەوانەی تەوافەکەن بۆ ئەوانەی کەوا عاکفن ئەمێننەوە لە مزگەوت تا خەریکی عیبادەتن بۆ ئەوانەی کە ڕکوع ئەبن بۆ ئەوانەی کە سجود ئەبن بۆیان پاککەنەوە کاکە ئەبێ ئێمەش خەمخۆر بین هەر یەکێک لە لای خۆمانەوە بەڕاستی ئەبێت خەمخۆری ماڵەکەی خوا بین ئەبێ ماڵەکەی خوا لە لامان زۆر لە ماڵەکانی خۆمان بەڕێزتر بێ ئەبێ ماڵەکەی خوا لە لامان زۆر مقدس بێ براینە خوای تەعالا ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە باسی شعائری خوا ئەکا ئەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێ دروشمەکانی خوا بە گەورە بزانێ هەر کەسێ ئەوەی خوا بە گەورەی زانی بێ بە گەورەی بزانێ بەڕاستی بەڵگەیە کە ناو دڵی ئەو کەسە تەقوای تایە ڕێزگرتن لە قورئان ڕێزگرتن لە نوێژ ڕێزگرتن لە مزگەوت ڕێزگرتن لە مقدساتی دین بەڕاستی بەڵگەی ئیمانی تۆیە هەر کەسێ مزگەوتی لا گەورە بێ یعنی ئیماندارە هەر کەسێ مزگەوتی لا بچووک بێ زۆر بە ئەتیادی وەکو چۆن ئەڕوا بۆ بازار ئاوا بچێتە ناو مزگەوتەوە بەڕاستی ئەو کەسە دلیلە کە تەقوای کزە دلیلە کە ئیمانی کزە
خوای تعالی لقرآن افرمي خذوا زينتكم عند كل مسجد كدين بو مزگەوت خۆتان بڕازێننەوە خۆتان بۆن خۆش بکەن خۆتان جوان بکەنەوە مزگەوت شوێنێکە ئەبێ بۆنی خۆشی تیابێ مزگەوت شوێنێکە ئەبێ ئینسان خۆی بڕازێنێتەوە لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ ماڵەکانی خوا گەورە بێ لە لامان پێغەمبەران خۆیان بە بچووک ئەزانن بەرامبەر بەخوا بەرامبەر بە ماڵەکەی خوا بە ئەو پەڕی خاکی بوونەوە دێن خزمەتی ماڵەکەی خواکەن دەی ئێمە ئەبێ ئەو پەڕی خۆمان بە خاکی بزانین کاتێ دێن ماڵەکەی خوا خزمەتەکەین زۆر ئاساییە هەر یەکێک لە ئێمە گزگێک هەڵگرێ ماڵەکەی خوا گزگ بدە زۆر ئاساییە یەکێک لە ئێمە قۆڵی لێ هەڵکاو قاچی لێ هەڵکاو بڕۆ ئەو حەوزە پاکاتەوە زۆر ئاساییە بەڕێزان گەورەترین پیاوە چاکەکان و عالیمە بەرزەکان و حتا تەنانەت سەرکردە گەورەکانیش بینراون شەوان دەمیان هەڵپێکاوە و قاچیان هەڵکردووە و ڕۆیشتە ئاودەسی مزگەوتیان پاکردوەوە ئەمە بەڵگەیە کە تۆ ئیمانداری کە تۆ خاکیت بەرامبەر بەخوای ڕەب العالەمین تۆ ماڵەکەی ئەو پاکەکەیتەوە ئەنەسی کوڕی مالک بۆمانە گەڕێتەوە لە حەدیثێکە کە ئیمامی مسلم تەخریجی کردو ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابەکانیان دانیشت بوون دیارە مدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێ نەجارێ کەسانێک دێنە ناو بۆ تێگەیشتن لە ئیسلام دێن بۆ مدینە بۆ ئەوەی پێغەمبەر ببینن و لە ئیسلام تێبگەن و بوون بە مسلمان هەر ماوەی جارێ ئەو کەسانە دیارە پێشا ئادابی ئیسلام هیچ نازانن کەسانێکن لە جاهیلیەتە ژیاون لە نەفامیە ژیاون کە دێنە ناو ئیسلامەوە یا دێن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم صفر هیچ نازانن کابرایەکی دەشتەکی ئەعرابی واتە بیابان نشین لە دەشتەوە دێ بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێت شتێک حاڵی بێ لەم دینە کە دێتە ناو مزگەوتەکەوە لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو عەرزم کردن مزگەوت خۆڵ بووە کابرا تەنگاوە و لە ناو شاریشە ئەغڵب مەجال نییە ئینسان بڕاتە سەر ئاو ئەوانە بۆیە جاء أعرابي إلى مسجد النبي صلى الله عليه وسلم يكسر كابرا أعرابية هاتنا مزقوتي في غمري صلى الله عليه وسلم شو تشبيك وشو الركنك مزقوتك فبال في مسجد النبي صلى الله عليه وسلم يعني لمزقوتي في غمرة صلى الله عليه وسلم ميزي كرد خوي هل كردو ميزي كرد طبعا أصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم هرشتك نابجيان ببينيايا يكسر دا أبرين خبوريان ناكرد وإيسا مالك إخوة انتهاك أكري وكابرايا ديت ناو مالك ولا ناو حرمي مزقوتك لبي ميزكا طبعا أما مقبول نية أصحاب شوك إما بيدن نابن حرشي بدون حيكوين دني أصحاب أو حديثي في غمر تطبيق كان صلى الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان أصحابي في غمر صلى الله عليه وسلم أجر غلطي كان ببينيا بدس هول أنا دا شاكي كان أجر بيان زانا ناتوانن وتواناي دسيانية بزمان نصيحتي أنا كرت أجر بزمان ناتواناي لنا وضلوا أو بري بيان ناخوش بو طبعا أوش ضعيف ترين إيمانه إنسان أجر بس بدل بي ناخوش بي أو إيتر أو بري لاوازي إيمانه يكسر دا أفرن في غمر صلى الله عليه وسلم أبينيت صحابة كان دا أفرين لكابرا فرموي رحمتنا اللي دانشن أو كابرا غريبة أو كابرا نازاني هيج لم بارو نازاني ونية بلي كابرا يكبير متعمد هاتبير مزقوت بيسكا كابرا تينا جيشتو لوضعك نازاني مزقوت شيا وازي لي بينن دعوه ولا تزرموه للروايات يكا فرمي ميزاكيشي بيما برن وازي لي بينن با ميزاكيش بكن دوای ئەوە تەواوی کرد تازە ئەو میزی کرد بڕۆن سەتڵێکی ئاو بکەنە شوێنەکەیە سەتڵێکی ئاو هەڵگرن بکەنە شوێنەکەیە پاکی کەنەوە یعنی طبعا ئەگەر خۆڵ بێ بە سەتڵی ئاو پاکە بێتەوە بالفعل ئەصحابەکان کابرایان وازیان لە کابرا هێنا میزەکەی کرد دوای ئەوە کابراش زانی غەڵەتیە گەورەی کردێ
بەس ناشزانێت چیە مەوزوع. ئەسحابەکان چون سەتلی ئاویان کردە شوێنەکە کابرایان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا دوای دەمەتەقیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڕێزەکەم إن هذه المساجد فرموي أأم مزقوتانا لا تصلح لشيء من هذا البول ولا القذر. أم مزقوتانا أم مالي خوا واترخان كراوة بو عبادتي خوا شوێنێ لكن نابێ بۆ ئەوەی میزی تیا بکەی یان شتی پیسی تیا فڕەدەی یان ئەم جۆرە شتانە بکەی کە تۆ کردت، بەڵکو ئەمە شوێنی خواپەرستیە. إنما هي لذكر الله تعالى وقراءة القرآن. أما بو أو كراوة خلق تيايا ذكري خوا بكا، نوێژ بکە، قورآن بخوێنێ، دەرسی قورآن بخوێنێ، دەرسی حەدیث بخوێنێ، دروسی شەرعی بخوێنێ، خەڵک فێری ئیسلام بێتایە. ئەمە مەبەست لە مزگەوتە. خۆی مزگەوتیش هەر لە ئەساسە بۆ ئەمە کراوە. بەڵام لەوانەیە ئێستا کەسێ بڵێ ئەی باشە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەڕەشم شێرەکرا، شەڕە ڕم ئەکرا، یعنی ڕم باسکێتی ئاکرا. لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر مەشاکل حەلەکرا، زۆر چی ئەکرا، جێشت سوپا ئامادە ئەکرا لە ناو مزگەوتە. ئەوە کاتێک بوو براینە مەدرسە نەبوو، بۆیە ئیشی مەدرسە لە ناو مزگەوتە ئەکرا، مەلعەب نەبوو، زۆر ئیش لە ناو مزگەوتە ئەنجامەدرا. وەزارەتێک نەبوو تایبەت ناو بنرێ وەزارەتی دیفاع و بەرگری و ئەمانە، پەرلەمانێک نەبوو قاعەیەکی تایبەت بۆ پەرلەمان، بۆیە زۆربەی ئیشەکانی دەوڵەتیش هەر لە ناو مزگەوتە ئەکرا لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئێستا ئەوانە هەر یەکێ شوێنی تایبەتی خۆی هەیە. مزگەوت ئێستا ئەبێ بڕاتەوە بۆ شوێنە ئەسڵەکەی خۆی. مزگەوت شوێنی نوێژە، شوێنی قورئان خوێندنە، شوێنی تاعەتە، شوێنی عیبادەتە، وەکو ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ. جا ئەبێ ئاگامان لێی بێ مزگەوتەکان نەکەینە شوێنی هەندێک بەزم و بالۆرە، بۆیە ئەبێ حورمەتی مزگەوت بپارێزرێ. من ناتوانم مراقەبەی گەنج بکەم کە خەریکی چییە، بەس خوا ئەبێ ڕەقیب بێ، خوا ئەبێت چاودێر بێت بەسەرمانەوە. نابێت مزگەوت بکەینە شوێنی یاریکردن، نابێت لە ناو مزگەوتە باسی تۆپتۆپیان بکرێ، باسی فەریقی نازانم کوێ و منتەخەبی کوێ و باسی کاس عالەم و باسی ئەم بەزم و بالۆرانە بکرێ. ئێستا ئەم حەدیثانەتان عەرزەکەم کە زیاتر مەوزوعەکە ڕوو نەکاتەوە. ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ بۆمانە گێڕێتەوە لە حەدیثێکە کە ئیمامی موسلم تەخریجی کردووە. ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، فەرمووی من سمع رجلا، هەر کەسێک گوێی لە کابرایەک بوو، ينشد ضالة في المسجد، بانیە کرد ئەیوت کێ فڵان تشتی دۆزێتەوە لە ناو مزگەوتە، یعنی ئەگەر گوێت لە زەلامێ بوو لە ناو مزگەوتە هاواری کردوتی کاکە فڵان شتم گوم کردیە، فڵان شت نازانم چی، ئەزانی تۆ چی بڵێ و دەنگی بەرزیش بیڵێ لەبەر ئەوەی بێتە دەرسێک بۆی، بڵێ لا ردها الله عليك، بڵێ دەک یا ڕەبی نەیدۆزیتەوە، و مزگەوتان کردە شوێنی یاریکردن و گەمەکردن، دەک یا ڕەبی نەیدۆزیتەوە. فإن المساجد لم تبنى لهذا، مزگەوت بۆ ئەمە بینا نەکراوە، مزگەوت بۆ ئەمە نەکراوە تۆ تایە هاوار بکەی. ئەمە حەدیثێکی تر هەر لە ئەبوو هورەیرەوە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە، طبعا حەدیثەکە ئەفەرمێ حەسەنە و حەدیثەکەیش صحیحە بە پێی لە یەکدانەوەی زۆرێک لە عولەمایانی ئیسلام. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا رأيتم من يبتاع في المسجد، ئەگەر کابرایەکتان گوێ لێبوو لە ناو مزگەوتا چشتی ئەفرۆشت، فقولوا لا أربح الله تجارتك، بڵێن یا ڕەبی قازانج نەکەی لەو تجارەتە. وإذا رأيتم من ينشد ضالة في المسجد، ئەگەر گوێتان لێبوو کابرایەک لە ناو مزگەوتا هاواری چشتێکی کرد، بڵێ لا ردها الله عليك، بڵێ یا ڕەبی نەیدۆزیتەوە، گوێ بگرن. ئەمە طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەی فەرمێ بە سەحابەکان دوایی بە تەطبیقی عەمەلیش تەطبیقێکە. ئەڵێ کابرایەک بوڕەیدە ئەفەرمێ لە حەدیثێکی ئیمامی موسلمە، ئەفەرمێ کابرایەک هاتە ناو مزگەوتەوەتی کێم حشترێکی سووری دۆزێتەوە،
كي حشتريكي سوري بينية پیغمبر صلى الله عليه وسلم خوي فرموي لا وجدته يا ربي نيدوزيتوا إنما بنيت المساجد لما بنيت له مزقود بو أوكرا وخلق تيايا نيوش بكا قرآن بخويني ذكر بكا دعاء بكا علمي شرعي بخويني مزقود بو نكرياتو تيايا هاوارو بس مبالو ربكي لحديثك عمري كري شعيبة لباوكي ولبا بيريوا كعمري كري عاصة عبد الله كري عمري كري عاصة أفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم نهى عن الشراء والبيع في المسجد پیغمبر صلى الله عليه وسلم نهي كردو لنا ومزقوتا دو كز دانشن تخو عرزكت اديتا چن بچن دفتر ايدي اي فروشي لنا ومزقوتا دانشن لما تقيب كان خو بشرط يكرينو فروشتن عبادتش اي باسي برازيلو ارجنتينو المانياو ريال مدريدو ام بس مبالورانا خو هيچ عبادت نيه خو امانه اگر بوشي كجنجاني اسا اي كان كم من اي بينم لفيسبوكا اما لواني اگر مكروه نبي حرامش بي اسا من اتوانم برسيار كم لزورك لجنجا جوانا كان استوالي ردانشتون برسيار ليكم بڵێم کاکە چەند پرسیارێک لەبارەی ئیسلامەوە لەبارەی پێغەمبەرەوە لەبارەی دەستنوێژەوە یعنی ئەو پرسیارە بەسیطانە کە ئەبێ هەموو مسلمانێ بیزانێ پرسیارێن لێکم دڵنیام لە 180 ناجح نابن 50 لە 100 نایەرن بەڵام پرسیاری دانەتان پرسیارێن لێکم ئەڵێ ئەم کاس عالەمەی کە تێ لە ڕووسیا ئەکرێ چەندەم کاس عالەمە کشتی ئیزانی ئەڵێ چەند فەریق بەشداری تیا کردن هەر هەمووی ئەزانن چەند جار بەشداری تیا کردو بەرازیل 21 جار گشتی ئەیزانێ چەند جار بردوێتی گشتی ئەزانێ 5 جار چەند جار ئەمانە هەمووی ئەیزانن بەس معلوماتی دین کەس نایزانێ ئەمە دلیلی چییە ئەمە یعنی معنای وایە کە دینێک کە فەرزە لەسەرت واجبە لەسەرت خوای تەعالایش لە قورئانە لە سوورەتی ذاریاتە لە ئایەتی 56 ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يعني خوا تۆی بۆ عیبادەت دروست کردووە بەس تۆ هەموو شتەکانی غەیرە دین ئەزانی بەڵام ئەوەی دینەکەتە و عیبادەتەکەتە و ئەساسی دینەکەتە نایزانی مع الأسف يعني بداخۆ يعني کەوابوو ئەو باسانە لە ناو مزگەوتا بکرێ شەرعیە ئەم شتانە بکرێ لە ناو مزگەوتا شەرعیە یەکاکە خۆ من نەموتووە مەیکە خۆ من نەموتووە ئەو معلوماتانەش مەزانە ێ بەس شوێنێکی تری هەیە بڕۆ دەرەوە لە دەرەوەی ئەو شوێنە کە خەریک کاکە هاتیتە ئەم شوێنە واللهی ئەبێت دڵت ئەبێ ئەو شتانە هەمووی لە دڵت دەرکەی بخەیتە دەرەوە واللهی لە دڵت دەری نەکەی دڵت هەر هالای لە ناو نوێژەکەشە دڵت هالای زۆربەی ئەم کاکدانە وابزانم 5 جارە 6 جارە 10 جارە و پێم ئەڵێ کاکە خەڵکەکە ئەڵێن برا ئەمە مزگەوتە یا شوێن دەمەتەقەیە ئێمە دەسەکەین بە نوێژ بە جەماعەت حتا ئیمام نەڵێ الله ئەکبەر بچێتە ڕکوع ئەوانە هەر دانیشتن لەوێ دەمەتەقەی خۆیانەکەن لەو پشتە قەزدم ئەم پیاوان نیوای سە دانیشتون یعنی مەبەستم ئەو گەنجانەی وا لە گشت مزگەوتەکانە دانیشتون خەریک دەمەتەقێن وتت الله ئەکبەر چیتە ڕکوع بەڕاکردن تڵپەتڵپۆ خۆیان ئەگەێنە نوێژەکە بۆ ئەوەی ئەو ڕکاتەشیان لەدەست دەرنەچێ ناک لەبەرای ئەوەی حەریصن لەسەر ئەوەی نا لەبەرەوەی تەمەڵن دوای ناتوان ڕکاتی تر بکەنەوە ئەگەر ئەوانە بۆ ئەوە بیکەن نوێژەکەیان لەدەست دەرنەچێ هەر لە پێش و ئەهاتن نه ئەوانە بۆیە ڕائەکەن بۆ ئەوەی تەمەڵن دوای تااقەتیان نییە هەڵسن دوورکە زۆربەیشیان نوێژی سونەت ناکەن زۆربەیان نە سونەتی بەر لە نوێژەکان تەجروبەیان کەن نە سونەتی بەر لە نوێژەکە نە سونەتی دوای نوێژەکان زۆربەیان نایکەن تااقەتیان نییە ئەوانەی وا ئەڵێم وا دێن لە مزگەوت خەریک ئەو شتانن فێری ئاداب نەکراون بۆیە من ئەمە باسەکەم یعنی پێویستە ئێمە حورمەتی مزگەوت ئاوا بگرین تۆ کە هاتی بۆ مزگەوت ئەسڵ ئەوەیە نوێژ بکەیت ئەگەر نوێژ کاتی نەما مەسەڵەن یان بێت جاروا ئینسان هیلاکە بێ ماندوو ئەبێ بیگۆڕە بیکە بە ذکر ئەگەر نەما بیکە بە دوعا ئەگەر لە دوعا بێزار بووی ئەمجا بیکە بە چی بیکە بە قورئان خوێندن يعني هوا بيقرا عبادة لما بك عبادة لو عبادة بك عبادة بلا نوك بك يبدا ما تخيو بك يبا او بس مبالوراني كهيا لو انا بلين ما مسات وري ابي اوندا زبر نوي لقسكانيا فرمون ام تشيرو كتان بو باسك مو كوتاي بابتك معنا بابتك يعني ام بابته
کۆتایەکەی هێن سائبی کوڕی یەزید ئەیگەڕێتەوە صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ كنت في المسجد ئەفەرمێ لە مزگەوتی پێغەمبەر دانیشت بووین صلی الله عليه وسلم لە کتوبڕێکە بەردێک هات بۆم ئەڵێ بەردەکە تەماشام کرد سێرم کرد عومەری کوڕی خەتابە پێی وتم وتی بڕۆ ئەو دوو کەسە وا دەمەتەقەیەکەن لەو سوچە بڕۆ بیان تێرە ئەڵێ منیش ڕۆیشتم هێنایەنم ئەڵێ ئەوان تۆزێک دەنگیان بەرز بوو هێنایان خزمەتی ئیمامی عومەری کوڕی خەتاب فەرمووی ئێوە خەڵکی کوێن وتیان خەڵکی تائیفین یعنی خەڵکی مەکە نیمان خەڵکی مەدینە نیمان خەڵکی تائیفین فەرمووی ئەگەر خەڵکی ئێرە بوایەن ئێسا عقوبەمەدا لە ئەوجەعتوکوما ئێشم پێتان ئەگەیان یعنی تۆزێک فەلاقەیەک مەکردن ئەگەر خەڵکی ئێرە بوایەن تۆزێک فەلاقم ترفعون أصواتكما في مسجد النبي صلى الله عليه وسلم لا مزگەوتی پێغەمبەر دانیشتم دەنگ بەرزەکەنەوە سەیکن برا بەڕێزەکان یعنی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند حەریص بوون لەسەر ئەوەی لەناو مزگەوتە ئادابی مزگەوت بپارێزرێ پارێزگاری لە حورمەتی مزگەوت بکرێ ئیمامی عومەر صحابەیە بانگەکە ئەڵێ بڕۆ ئەو دوو گەنجە لەوێ وا دەمەتەقیەکەن بانگیان کە ئەگەر ئەم دوو گەنجە خەڵکی مەدینە بوایەن بیان و تای خەڵکی مەدینن ئیمامی عومەر فەلاقەیان یەکرد بەس وتیان خەڵکی تائیفین وتی غەریبن لەبەرەوەی نازانن هەندێک ئادابی شەیە گەنجن نایزانن ئەگینا ئازار مەدام چۆن دەنگ بەرزەکەنەوە لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستەکانم ئەم حەدیثە طبعا ئەم ئەثەرە ئیمامی بوخاری گەڕێتەوە ئەبێ ئاگامان لێ بێ خۆشەویستان ئەبێ ئاگامان لێ بێ مزگەوت حورمەتی تایبەتی خۆی هەیە ئەبێ پارێزگاری لە حورمەتەکەی بکەین بە تایبەت ئەم قسانم دووبارە ئەکەمەوە بۆ گەنجانە بۆ ئەوانەی کە تازە هاتوون بۆ مزگەوت ئاگایان لە مزگەوت نییە و لە حورمەتی مزگەوت نییە و بۆ خوشکە بە ڕێزەکانیشە لەسەرەوە داواکارم خوای گەورە ئیسلاحمان بکە یا ربی ئیسلاحمان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەرەکەت خەیتە ژیانمانەوە یا ربی کارەکانمان بۆ تۆ بێ یا ربی لەو کەسانە بین کە حورمەتی مزگەوت ئەپارێزین یا ربی لەوانە نەبین کە بێ ئەدەبی ئەکەین بەرامبەر بە ماڵەکەی تۆ یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسم عەظەمی خۆت سەربەرزی دنیا و قیامەتمان بکەی یا ربی ڕەحم بە پیاوە بە تەمەنەکانمان بکەی یا ربی بەزەیت بە گەنجە جوانەکانمانە بێتەوە یا ربی هیدایەتی مناڵەکانمان بدەی هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی هیدایەتی خێزانەکانمان بدەی ئیسلاحیان بکەی یا ربی خوایە کاسبی چاک و حەڵال بە نسیبی گەنجەکانمان بکەی خوایە بەرەکەت خەیتە ڕزق و ڕۆزی ئەم کوردستانەوە ئەم عێراقەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەمن و ئاسایش بەرقەرارکەی لە وڵاتمانە یا ربی خوایە گرانی و قات و قڕی لە وڵاتمان بە دوور بگری یا ربی خوایە هەر کەسێ حەزەکە من دوعای خێری بۆ بکەم ئێستا لەم شوێنەوە یا ربی ئەوە من دوعای خێری بۆ ئەکەم داوا لە تۆ ئەکەم بەم شەوە مبارەکە لەگەڵ ئەم مسلمانە بەڕێزانەیە کە ڕیش سپیان تایە خۆت فەرموتە شەرم لە ڕیش سپیەکانەکەم کاتێ دەست بەرزکەنەوە بە بەتاڵی بیگێڕێنمەوە یا ربی خوایە ئەوە ئێمە دەست بەرزەکەینەوە لە تۆ ئەپاڕێینەوە ئەڵێن یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت دوعاکانمان قبول بکەی یا ربی خوایە هەر مسلمانی احتیاجیەکی هەیە بۆی جێبەجێ بکەی یا ربی ئەوەی گیراوی هەیە گیراوی دەرباز بکەی ئەوەی قەرزارە قەرزارەکەی بۆ جێبەجێ بکەی ئەوەی کەوا حەز لە ژیانی هاوسەرایەتیە کە هاوسەری حەڵاڵ و پاک و جوان بەنسیبی بکەی یا ربی خوایە ئەوەی کەوا مناڵی نییە مناڵی ساڵحی پێکەرم بکەی یا ربی ئەوەی کێشەیەکی خوایە کێشەکانمان بۆ چارەسەر بکەی یا ربی ئەوەی نەخۆشە خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە ئەم لەیلەتول قەدر و ئەم ڕەمەزانە یا ربی بەنسیبمان بکەی یا ربی ڕۆژەکانمان لێ قبول بکەی یا ربی شەو نوێژەکانمان لێ قبول بکەی یا ربی ذکر و دوعا و پاڕانەوەکانمان لێ قبول بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لەگەڵ ئەوانەیە حەشرمان بکەی یا رب العالمین کەوا سەربەرزی ڕۆژی قیامەتن یا ربمان کەی بە هاوڕێی پێغەمبەران هاوڕێی شەهیدان هاوڕێی ساڵحین و پیاوچاکان هاوڕێی یا رب العالمین صدیقین و ڕاستگۆیان یا رب العالمین خوایە یا ئیلاهی خوایە لێت ئەپاڕێنەوە خوایە بەم شەوە مبارەکە یا ربی تاعەت و عیبادەتمان لێ قبول بکەی ئەم دوعایانەشمان لێ قبول بکەی ئامین ئامین یا رب العالمین